لە ژێر ناونیشانی کۆچ بڕینی بربەستەکان و بەردەوامی بانگەواز بوو. بەشی پەروەردە و بانگەوازی مەڵبەندی سێی کۆمەڵی ئیسلامی کوردستان بە بۆنەیاتنی ساڵی تازەی کۆچی هەڵسا بە ئەنجامدانی سیمینارێک بۆ هەریەکە لە ئیسماعیل ڕەسوول ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان و بانخواز مامۆستا سەلیم شوشکەی. لە سەرەتای سیمینارەکەشدا مامۆستا سەلیم شوشکەی بە وتارێک بەشدار بوو. لە وتارەکەشدا ئاماژەی بەوەدا لە دوای ئیمان گەورەترین نیعمەت لێزانین و کارزانیە کە پێغەمبەری خودا. لە بانگەوازەکەیدا هەر لە قۆناغی نهێنیەوە تا کۆچکردنیشی توانی بەسەر سەرجەم پیلانەکانی بێباوەڕاندا زاڵ بێت و نهێڵێت ئەو چرایی لەگەڵ هاوڵەکانیدا هەڵی کردووە بکوژێتەوە. زۆر کەس هەیە لە باتی ئەوەی کە بە حیساب لە عیشقی ئیسلام و لە سۆزی ئیسلام و لە حەماست بۆ ئیسلام ئیش دەکا، بەڵام ئیسلامیش ناشیرن دەکا و دەبێتە مای شەرمەزاری بۆ ئومەتی ئیسلامیش لەبەرەوەی دوورە لە گرتنەبەری ڕێبازی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. ئەگەر حکمت و کارزانی مسلمان لە هەموو کەس ئەولاترە کە خۆی بە خاوەنی بزانێ، لە هەر شوێنێک کارێکی حکمتت دیت ئەو بزانێ ئی مسلمانیە دەبوو مسلمان کردبایی. دەبێ هەموو ساڵی ئێمە لە ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام شت فێر بین، بە تایبەتی لە هیجرەتیدا دەڕێی، لە هیجرەتایە، لە جەنگەکاندایە، لە هەموو ئەوانە پێویستی بە خوێندنەوەی نوێ هەیە و بۆ ئەوڕۆ ئێمە جێبەجێکەین و تەطبیقیکەین. لە درێژەی سیمینارەکەدا مامۆستا ئیسماعیل ڕەسوول باسی لە دروستبوونی ئەو دەوڵەتە کرد کە پێغەمبەری خودا لەگەڵ هاوڵەکانی یەکەم بەردی بناغیان بە جۆرەها ئازار و ئەشکەنجە دانا و دواتریش لە ڕێگای کۆچەوە بەرەو شاری مەدینە بڕۆن و لەوێوە دەوڵەتێکی بەهێز بنیاد بنێن. هەر لەوێوە ئاینی پیرۆزی ئیسلام توانی هەوێنی پێکەوە ژیان و برایەتی و ئاشتی و کۆمەڵایەتی بچەسپێنێت. پێغەمبەر صلی الله علیه و سلم وەکو هەم سیفەتی پێغەمبەرایەتی هەم سیفەتی قیادی بیری لەوە کردەوە بەدیلێک بدۆزێتەوە، هەم بەدیل لە کەسەکاندا هەم بەدیل لە شوێندا، بۆی داعوە بانگەوازی تێدا بکە، بۆی پەیامەکەی بگێنێ. ئەو پەیامە زۆر لەوە گەورەترە کە تەنها بۆ مەکە و بۆ مەکەییەکان بێت. دەبێ بڕوا بۆ مەدینەش، دەبێ بڕوا بۆ دەرەوەی مەدینەش. برایەتی دروستکردن، ئاشتی کۆمەڵایەتی، هەر تەنها ئەوە نەبوو لە بینی مهاجر و ئەنسار، ئاشتی کۆمەڵایەتی لە دوای ئەوس و خەزرەج کە شەڕی چەندین ساڵەیان هەبوو لە بین یەکتر، چەند خوێن ڕژا بوو، ئەوانیش کردە برا. ئەو جار لە ڕێگەی وەسیقەی مەدینەوە سەحیفە یان وەسیقەی مەدینە یان ئەو دەستوورەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم داینە کە بۆ خۆی بوو بە کەسی یەکەمی مەدینە یاخود بڵێن دەوڵەتی مەدینە. 1439 ساڵ بەر لە ئێستا پێغەمبەر و هاوڵەکانی بەرامبەر بەستەم و نادادگەری بێباوەڕان شاری مەکەیان جێهێشت و بەرەو شاری مەدینە کۆچیان کرد. هەر لەوێوە بناغەی یەکەمین دەوڵەتی مەدەنی ئیسلامیان دامەزراند. لە ژێر چەتری ئەم دەوڵەتە ئیسلامیەشدا سەرجەمبیر و ئایدۆلۆژیاکان بێجیاوازی کۆبوونەوە و بەبێ ئەوەی ستەم و نادادگەریان بەرامبەر بکرێ. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.